هەموو ساڵێک لە 25 نۆڤەمبەردا هەڵمەتێک ڕادەگەیەندرێت بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان و خێزان. ئەم ساڵیش بە هەمان شێوە هەڵمەتێکی 16 ڕۆژی ڕاگەیەنداوە بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان و خێزان. من ئێستا لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان و خێزان هاتووم تاوەکو لێرە بە مەیدانی بزانین چۆن 24 کاتژمێر کار دەکەن بۆ بەرەنگاربوونەوەی و کەسانی مەترسین لەسەر ژیانی ژنان و خێزانی ئێمە. لەگەڵ تیمەکانی بەڕێوەبەرایەتیەکە قسە دەکەم، گفتوگۆ دەکەم، مەیدانیان دیمەنەکانتان پیشان دەدەم تاکو بزانن بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان و خێزان کارەکانیان چین. لەگەڵمانە بن لە سۆراق تاوەکو بەوردی دیمەنەکان ببینن. وەک دەستپێک گفتوگۆیەکی کورد لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان دەکەم. کاک محەممەد سواز بۆم دەرفەتە خۆشحاڵم کە پێکەوە دانیشتوین و گفتوگۆکەین بۆی کە بە شێوەیەکی مەیدانی ڕۆڵی ئێوەکو بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان و خێزان بۆ خەڵک نیشان بدەین. ئەکرێ پێم بڵێ ئەرکی سەرەکی بەڕێوەبەرایەتیەکەی ئێوە چییە؟ سەرەتا بە خێراتتان دەکەم، زۆر سپاسی ئامادەبوونتان دەکەم. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی وەرای ئەو هەموو کەم و کوڕیانێک کە یەتە بەردەمان ئەو بربەستانەی کە یەتە بەردەمان، بەڵام لەگەڵ ئەوەشە هەر بەردەوامین لە ئەرک و خزمەتکردنی هاوڵاتیان بۆ کۆتایی هێنانی کێشەکانیان بۆ سەرخستنی یاسا پێش هەموو شتێک. دەستان خۆش بێ. ئێمە بەڕاستی ئامانجمانیان ئەمانەیە مەیدانیین ڕۆڵی ئێوەکو بەڕێوەبەرایەتیەکەتان پیشانی خەڵک بدەین کە بۆ پێی ئێوە 24 کاتژمێر وەڵامی داواکاری خەڵکێنەوە. ینی هیوادارم کەوەش بتوانن هاوکار بن لەگەڵمانە بۆی ئەم کارە جێبەجێ بکەین. ئایا پلانەکەتان چیە تانەوێت لە بەرنامەکە چی پیشانی خەڵک بدەن؟ ئێمەمانەوە لە ڕێی بەرنامەکەی بەڕێستەوە بەڕاستی ئەرک و ماندووبوونی کارمەندەکانی ئەم بەڕێوەبەرایەتە پیشانی خەڵک بین، هەروەها پیشانی خەڵک بین کە ئەم بەڕێوەبەرایەتە بە بەردەوامی 24 کاتژمێر لەسەر ئەرک و فەرمانی خۆیەتی، هەروەها هێڵێکی گەرممان هەیە کە بە بەردەوامی لەسەر خەتە و هاوڵاتیانش ئەتوانن پەیوەندی پێوە بکەن. بۆ مەبەستی ئەوەش کە ئێوە بتانێت بەڕێوەبەرایەتەکە و ئەرکەکانی ئێمە خات و ڕازمان دەست نیشان کردووە بۆ ئەو ئەرکە کە هەموو بەشەکانتان پیشان بات و ئەرکەکانتان زیاتر بۆ ڕوونکاتەوە. زۆر باشە، من دەستخۆشی لە جەنابتەکەم ماندوو نەبوونتان بۆ خواست بوو. حەزمان کە این دەستپێکی بەرنامەکە گفتوگۆیەکی کورد بێ لەگەڵ جەنابت و ئێمەش مەیدانیان لەگەڵ خات و ڕاز بە پرۆگرامەکە ئاکەین. دەستان خۆش بێ و زۆر سپاستان دەکەم، بەڕاستی ئەرکێکی جوانە و زۆر مەمنون و سپاسان. خات و ڕاست دیارە پاش گفتوگۆکەمان لەگەڵ کاک محەممەد جەنابتی دەستنیشان کردەوە بۆی لەگەڵمان بیت و ئەمڕۆ ئەرکێکێشی من سوپاس دەکەم سەرباری ئەرکەکەی خۆ لەگەڵ ئێمە ماندووە بی. ئەکرێ بە کورتی و پێم بڵێ بزانم ئەمڕۆ پێکەوە مەیدانین دەچینە شۆ و سەردانی شۆەکەین. سەرەتا بە خێرهاتنتانەکەم، سپاس بۆ ئامادەبوونتان بۆ بەدەنگەوە هاتنمان بە ناساندنی بەڕێوەبەرایەتیەکە. هەڵبەتە وام پێ باشە ئێمە هەموو جارێک کە باسییان بەڕێوەبەرایەتی ئەەکەین زۆر خۆشەکە بە مەیدانی پیشانی هاوڵاتیانی بین کە ئەرک و فەرمانی ئێمە چییە و پێشتر باسی هێڵی گەرمی 1990مان کردو، زۆر پێم خۆشە سەردانێکی هێڵی گەرمی 1990 بکەین، دواتر بچینە نووسینگەی هەریەک لە ڕۆژئاوا ڕۆژهەڵات و بۆ ئەوەی کە ببینین بە فعلی چۆن کارمەندەکانمان لەوێ لەسەر ئەرکان بەبێ جیاوازی کە کەیسەکانە بینیان ئەوانەی کە هانامان بۆ ئەهێنن و دواتر بەشی ئێشەگریمان هەیە ئێمە لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی تونند و تیژی بڵین نووسینگەی ڕۆژئاوا لەوێش بەشی ئێشەگریەکە نیشانی هاوڵاتیان بین. جەناب ئەرکە میدیایەکە و لە سۆگورتەوە بێژی ینی ئەوە تا چەند بە گرنگێزانی کە ڕاگەیاندن ڕۆڵی ڕاستەقینی خۆی لەم بابەتەیە بجێڕێت و هاوکار بێ لەگەڵەوە بۆی پیشانی خەڵکی بن و کۆمەلگا هۆشیار بکەنەوە. بەڵێ بە دڵنیاییەوە ڕاگەیاندن من بە بەشێکی زۆر گرنگی هەڵمەتە وشیاریەکانی ئەبینم و پێویست دەکات کە هاوڵاتیان زیاتر وشیار بکرێنەوە ئەمیش لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە بە تەواوەتی ئەتوانین پەیامەکانمان بگەێنین. لەبەر ئەوە من وەکو خۆم بە ئەرکێکی زۆر گرنگی ئەزانم وەکو ڕاگەیاندن کە تەئسیرێکی باشمان هەبێت. بەگشتی میدیا هاوکارن لەگەڵتانە؟ تا ڕادەیەک باشن، کورسات زۆر هاوکارمانە، خۆشبەختانە هاوکاری بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی تونژی دژی ئافرەتان خێزانی سلێمانیە کە پێشتر ئێمە فیلمێکمان بەرهەمهێناوە لەسەر خراپ بەکارهێنان ئەمریکانی پەیوەندی کردن بە هاوکاری و هاوبەشی لەگەڵ دەستگای میدیای کورسات تا بە خۆشحاڵیەوە و لە پلانیشمانە لە داهاتووی نزیکا بۆ 8 مارسشتی باشتر بکەین. زۆر باشە خات و ڕاست. بەڕێزان لەگەڵمانە بن بینەری بەرنامەی سۆراق بن بۆی بە مەیدانی پێتان بڵین بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی خێزان کارەکانیان چییە؟
کاک محەممەد زۆر سپاس جەنابەت بەڕێوەبەری نووسینگەی ڕۆژهەڵاتی پێناسەیەکم بۆ بکە ئەرکی نووسینگەکەی ئەوە چییە لە بەڕێوەبەراتی بەرگەبوونی تونند و توێژی خێزان؟ سپاس بۆ جەنابتان. نووسینگەی توندوتیژی ڕۆژهەڵات سەر بە بەڕێوەتی توندوتیژی بەرەنگاربوونی توندوتیژی ئافرەتان و خێزان لە سلێمانی لە ساڵی 2014 دامەزراوە. کارەکانی بە شێوەیەکی سەرەکی وەکو هەموو بنکەیەکی پۆلیس یان بنکێکی ئاسایش دیاری دەدێتی کە هاوڵاتی هانای بۆ سکاڵا ئێمە بە دوو شێواز ئیشەکەین لە نووسینگانە شێوازیەوەی کەوا سکاڵا سکاڵا بێتە بەردەممان ئێمە بینوسین بخینە بەردەم بەڕێز دادوەر یاخود ئێمە بتوانین سکاڵاکە لێرە هۆبەی خزمەت گوزاری دەرونی و یاسایی کۆمەڵایەتیمان هەیە لێرە بتوانین کێشەکان کۆتایی پێبین ینی بەر لەوەی بگاتە لای دادوەر کێشەکە چارەسەرکەین بەنیەتی ئاشتەوە بەڵێ لەم ساڵەشە بەو داتە بۆ ئامارەی لەبەردەستمانە ئەم ساڵتوانیمانە 475 کەیس چارەسەرکەین نێڵیم بگاتە دادگا ببێ بە ئەوراقی ڕسمی کەوا ژمارە کێشەی بدرێتە لێرە کێشەکان بڵێ بچێتە بەردەم بەڕێز دادوەر و ئەو کاتە بەڕێز محەممەدانی خێزانەکان تا چەند مولایی من لەبارن بۆی شتەکانیان بەر لە دادگا گرفتەکانیان بەر لە دادگا چارەسەر ببێ. بەڵێ ئەو هۆبێ کە دامانەوە بڵێ هۆ بە خزمەت گوزاری دەرونی و یاسایی و کۆمەڵایەتی کەسانی پرۆفشناڵیانتیایە کەسانی لەو بوارەی خۆیانە پسپۆرن چکە کارمەندی یاسایی و دەرونی و کۆمەڵایەتی تایە ئەتوانن قەناعەت بەو کەسانە بکەن کەسی وایە دێتە ئەم نووسینگەی نازانێت لە ڕووی یاساییەوە ئەم تاوانی کە کردو بەرامبەر خێزانەکەی تاوانە بە تاوان ئەژمارەکرێت ئێمە بۆیە لێرە بۆیان ڕوونەکەینەوە ئەم کاری کە کردوتە بەرامبەر خێزانەکە یان هەر فەردێ لە ناو خێزانەکە تاوان توندوتیژیەکی خێزانی ئەنجام بدە ئێمە بۆی ڕوونەکەینەوە پێیمادی ئەوە بە پێیمادی ئەوە مادی یاسای خێزانەکان بۆیان ڕوونەکەینەوە کە ئەم کردوی کە کوردێتی تاوانە تاوان دوای محکەمە سزاتەدا. بەڵێ ئەو کات ئەگەڕێم وڵات خات و ڕاست سوپاس کە لەگەڵمان بوویت ئەکرێ باسی ئەوم بۆ بکە ینی ئەم نووسینگانی کە داتان ناوەیانی ئەرکەکانتان دابش کردووە دڵنیام ئەمە بۆتە ئاسانکاری بۆەوەی کاتێک خێزانێک کەسێک کە گرفتێکی هەیە زوو بگەنە سەری و چارەسەری کێشەکەی بۆ بکەن. بەڵێ بێگومان هەڵبەتە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزانی سلێمانی هەروەکو چۆن پۆلیسی سلێمانی بنکەی پۆلیسی هەیە ئێمە نووسینگەمان هەیە ئەو خۆشبەختانە ئێرە ئەبینن بە چای خۆتان نووسینگەی ڕۆژهەڵاتە و نووسینگەی ڕۆژئاوامان هەیە و نووسینگەی بەکرەجۆ لە دەرەوەی شاریش نووسینگەی دەربەندی خان سەید سادق چەمچەماڵ هەروەها دەربەندی خانمان هەیە کە ئەم نووسینگانە ئەتوانم بڵم تا ڕادەیەکی زۆر باش لە کێشەی هاوڵاتیانیان ڕوبەڕوو ئەبێت و چارەسەری ئەەکەن هەروەکو کە مقەدەم محەممەد باسی کرد کە هەوڵی خزمەت گوزاری دەرونی کۆمەڵاتیمان هەیە و بێجگەل لەمانە ئەوەی کە بینیمان هێڵی گەرمی ژمارە 190 سەربا بەشی ڕایشکاری خێزانی ناو بەڕێوەبەرایەتیمان هەیە کە ئێمە توانیمانەوەکو سەنگەرێک وێڕای ئەو کەم و کورتیانەی کە هەمانە ڕێگر بین تا ڕادەیەکی باش لە توندوتیژیەکان بڕوا و هەبێیانی کاک سەرتیب ئەگەر ئەم بەڕێوەبەرایەتیانە نەبوونە ئەم هێڵە گەرمە نەبووایە توندوتیژیەکان زۆر زیاتر ئەبوون ئامارەکان زۆر لەمە زیاتر ئەبوو کە ئێستا لە بەردەستایە بۆ لەبەر ئەوەی هاوڵاتی ئێستا کە چاری نەمات توندوتیژی بەرامبەرکراوە چاری نەما دوای ئەوەی کە ڕاوێژێکی زۆری کردو یان گفتوگۆیەکی زۆری کرد سەردانیان بەڕێوەبەرایەتی کردووە نووسینگانەی کردووە کێشەکانیان بە چارەسەر گەیشتووە. هاتوومەتە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی و لەگەڵ بەڕێوەبەرایەتەکە قسە دەکەم تا بزانم کارەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە چییە؟ ژیارخان زۆر سوپاس. ئێمە هاتوونەتە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی و بە تایبەتریش هاتووم قسە لەسەر ئەو شەڵتەرانە بکەم کە ئێوە ئەو ژنانەی تیا داڵدا ئەیەن کە ژیانیان لە مەترسیایە پێم بڵێ شەڵتەرەکانی ئەوە چێگرنە خۆیان و هەر بەڕاستی ژیانیان لە دەستێکی سەلامەتایە؟ بەڵێ سەرەتا بە خێرهاتنتانەکەم سپاسدانەکەم بۆ ئامادەکردنیان بەرنامەیە
شەڵتەری سلێمانی کە ئێمە شەڵتەرەکان بەناوی شەڵتەری گەرمیانەوەی بەناوی شەڵتەری سلێمانیەوەی هەولێرەوەیە بەو شێوەیە. شەڵتەری سلێمانی یەکێکە لەو شەڵتەرانەی کە لە ساڵی 2001 وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەریگرتوتەوە. پێشتر لەلایەن ڕێکخراوی وادی ئەڵمانیەوەدا مەزراوە و یەکێتی ژنان سەرپەرشتی کردووە لەو ڕۆژەوەی کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەریگرتوتەوەوانێ. بێگومان منە بێ باسی ئەو کاتە بکەم کە بەڕاستی ئێمە پەیوەندیمان هەبووە بەم شەڵتەرەوە لە دەستێکی زۆر ئەمینایە لەبەرەوەی ڕاستەوخۆ وەزارەتی پێشمەرگە خۆیان پێشمەرگیان ناردووە کە چاودێری شەڵتەرەکە ئەکەن لە دەرەوە و لە ناویشەوە. تەنانەت چاودێری شەوەکانمان لە ناو شەڵتەرە پێشمەرگەی ژنن و لە دەری شەوانێ پێشمەرگەی پیاومان هەیە، پۆلیسی پاسەوانیمان هەیە، جگەلەوەی کە چاودێری مەدەنیمان هەیە و ئیدارەکەی کامل سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتیە. ئەوەی کە زۆر گرنگە لام باسی بکەم پێشتریش چەند جار یعنی ئێمە خۆمان باس کراوە لە سوۆسیال میدیایە لە زۆرشیان بڵاو بۆتەمانێ و چەند نەزەرێکی زۆر خراپ بەرامبەر شەڵتەری ژنان هەبووە، چونکە بەردەوام وتوانە لەوانەیە ئەو ژنانی تیابن کە بارودۆخیان لە ڕووی کێشەی کۆمەڵایەتی و ئەخلاقیەوە باش نەبوو بێ ئەنجا ڕوئەکەنە ئەم شەڵتەرە. من ئەمەوێ ئەوە پشت ڕاستکەمەوە شەڵتەری ژنان بەتەنها ئەو کەسانە و ئەو کەیسانە ناگرن کە ئیلا ئەبێت کە بارودۆخی کۆمەڵایەتیان زۆر خراپێ یاخود لە ڕووی ئەخلاقی و کێشەیەکی کۆمەڵایەتیان دروست کردبێ بۆ خێزانەکانیان و ڕایان کردبێ لە دەستی خێزانەکانیان نەخێر. ئەو ژنانی کە ڕوئەکەنە شەڵتەری سلێمانی لە ئێستایەوە لە خۆمان گرتوون بەبێ جیاوازی زمان، بەبێ جیاوازی نەتەوە، بەبێ جیاوازی ئەوەی کە بەڕاستی ئێستا ئافرەتی لێیە کە خەڵکی فلیپینە، بەبێ جیاوازی دین، یعنی ئێمە ئافرەتمان لایەکە یەزیدیە، ئافرەتمان لایەکە موسڵمانە کە مەسیحیە. و ئەوەی کە زۆر بەلامەوە مهمە باسی بکەم ئەوەیە کە کەیسی خوار 18 ساڵی ئافرەتیش زۆر ڕۆمانتێکە، ئەوانە هەمووی دەستدرێژی سێکسیە کە لە ناو شەڵتەرا لە ئێستاە هەن. مامۆستاوە شێر جافرانی مامۆستایەکی ئاینی و پێم باش بوو لە نێو پرۆگرامەکە گفتوگویەکی لێ بکەم و زانینیەوە بگرم سەبارەت بە ڕوانگەی دینی ئیسلام سەبارەت بە تند و تیژی دژی ژنان و خێزان. مامۆستاجان سوپاسە دەکەم، خۆشحاڵم کە لەگەڵمای لەم بەرنامەیەوە حەزمە کرد بەشداربی لەگەڵمانە، هیوای لە ساغی تۆ من درێژیشە بۆ خوازم. حەزەکەم پێم بڵێیت ئاینی ئیسلام چۆن باسی تەبایی خێزانەکە، چۆن باسی مافی ژن ئەکات، چۆن باسی ئەوەکە کە پیاوان پێویستە مامەڵەیەکی دروست و ڕێک و پێک لەگەڵ خێزانەکانیاندا بکەن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. من زۆر خۆشحاڵم و بەخێراتنی گەرمتانەکەم، سپاسی ئەو هەستە ناسکەتانەکەم کە دەسەخانە سەر برینەکان. بەڕاستی ئێمە زۆر ڕاگەاندن دەورێکی کاریگەر دەبینێ. الحەمدوللا ئەمڕۆ خۆ دەزانی ئەوەندەی ڕاگەاندن دەورە بینێ سیلاح دەوری نەماوە. الحەمدوللا ئەقڵ بەکاربێنین بۆ ئەوەی کە زیاتر بەختەوەر بین، زیاتر سەرفراز بین. ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە خزمەت بە مرۆڤایەتیەکە و دەوێتی ئێمە بە ئاشتی و بە ئاسایش و بە حورمەت و بە ئەدەبەوە بۆ خۆمان بژین. یعنی ژن ئافرەت لە ئیسلامە وەکو بەهەشت وایە بۆ پیاو. یعنی ئەگەر ئافرەتێکی ساڵحە خوا بیکا بەنسیبت ئەوە بەهەشتی دنیاتە و ئینشەڵڵا لە قیامەتیشا بەهەشتت دەسەکەوێت. و پیاو بۆ ئافرەتی ساڵحە بەهەشتی ئافرەتەکەی ئەگەر پیاوەکە ساڵح بێ و محتەرەم بێ و ڕێزی لێ بگرێ و حیا حورمەتی پارێزێ بەهەشتە بۆ خانمەکە. بۆیە قورئانی پیرۆز زۆر بە جوانی و بە سەریحی دەفەرمێ وعاشروهن بالمعروف، زۆر بە جوانی و بە چاکی هەڵوێست بکەن لەگەڵ ئافرەتەکانە، زۆر حورمەتیان لێ بگرن. ئێمە سەرچاوی ئەم دینە دووشتە قورئانی پیرۆز و سنەت و ئادابی پێغەمبەر صلی الله علیه و سلم، هەردووکیان زۆر بەڕێز و حورمەت و ئەڕوانێ بۆ ئافرەتان. سەیریکە قورئان فەرمێ هن لیباس لەکم و ئەنتم لیباس لەهن، ئێوە بەرگ و پۆشاکن بۆ ئەوان، ئەوانیش بەرگ و پۆشاکن بۆیە. بەرگ و پۆشاک ئەم جلو بەرگەی کە من و تۆ کردمانە بەرمان لە سەرمامان پارێزێ، لە گەرمامان پارێزێ، کەم و کوڕەکانمان دابۆشێ. دەکەواتە لەو حاڵەکەتەش ئەبێ ئافرەت کەم و کوڕی پیاوەکەی دابۆشێ، پیاویش کەم و کوڕی خێزانەکەی دابۆشێ. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم لعنەتی خوا لەو ئافرەتەی کە نهێنی پیاوەکەی بۆ خەڵک باسەکە، یا لعنەتی خوا لەو پیاوەی نهێنی ئافرەتەکەی لا خەڵک باسەکە، چونکە هەن شەرەف و ناموسی یەکن. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە فەرمودەیەکی کورت و پڕمەعنا
دەفەرمێت چێفرێ ئەو پیاوەی کە بە ڕێز و بە حرمەتە بە چاوی ڕێز و حرمەت و سی خانمەکەیەکە ئەو پیاوەی کە بێ ڕێز و خوا نەخواستە بێ حرمەت و بێ ئەدەب و بێ شەرمە ڕێز لە خێزانەکەی ناگرێت. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر ڕێنمایی ئێمەی کرد بە فەرموودە جوانەکانی حتا لە ئاخر لەحظەی سەرمەرگیە لە ئەوڵی حیاتی و هەتاکو ئاخری حیاتی تەوسیی بۆ ئێمە کرد ئاگاتان لە ئافرەتان بێ. حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەرمەرگا سێ وشەی بۆ ئێمە جێشتۆ خوای گەورە ڕەحمەت و بەرەکەت بژێن بەسەر ئارامەگاکەیە. یەکیان دەوە فەرمێ دوعاکە بۆ ئێمە فرێ خوا ڕەحم بە ئومەتەکەم بکەی ئافرەتانیش بەشێکن لە ئومەتی پێغەمبەر صلی الله ئەمە یەک. دوو دەفەرمێ ئاگاتان لە نوێژەکانتان بێ نوێژەکانتان مەفۆتێنن. سێ دەفەرمێ وەسیەتان ئستەوسۆ بینیسائی خەیڕە وەسیەتان بۆ کەم وشەی سەرمەرگیت فەرمێ وەسیەتان بۆ کەم بە جوانی معاملە لەگەڵ ئافرەتەکان کەن. هەتا لە فەرمودێکێ دەفەرمێ ئین ئەحسەنتم خولقا وخەیاروکم لئەهلی وخەیاروکم لنیسائیه. فەرمێ باشترین کەس لە ناو کۆمەلگای بەشێرێتە ئەو کەسان کە ئەخلاقیان جوانە ڕەوشتیان بەرزە ئاکاریان باشە و باشە بۆ کێ ئەخلاق جوانیەکە چی لێ پیا بێ ئەو فەرعی لە پەروەردگار چاک بێ بۆ کەس و کاری بە تایبەتی بۆ خێزان. ئێمە لەم سەروەختەیە کە لەگەڵ جەنابتان گفتوگۆکەین کێشەکان و گرفتەکانی خێزان لە کۆمەلگای ئێمە بەرەو کەمی ڕۆیشتون ینی جەنابەت وەکو ئەفسەرێکی بە ئەزمون هەستەکەیت بۆ نمونە ڕۆڵی ئێوە لە ناو بابەتەکەیە کاریگەری پۆزتیڤی بەجێهێشتۆ بۆی هۆشیاری خێزان بەرزکەنەوە بۆی هۆشیاری تاک بەرزکەنەوە. قسەیەکی جوانت کردوتە هەندێک جار هەندێک هەڵسوکەوتەیە کەسەکە پێی وایە ئەمە سزا نییە ئەمە هەڵسوکەوتێکی ئاساییە و خێزانە پێویستە بیکە. ئەکرێ پێم بڵێ ینی هۆشیاری خەڵکتان گەیاندوتە ئاستێکی باشتر؟ بڵێ کاکسەتی خۆتە زانی لەگەڵ فراوانبوونی کۆمەلگایە بەڵێ کێشەکان یاخود بربەستەکان یاخود ئەو ئاڵنگرانی کە دێتە بەردەم مرۆڤایەتی لە زۆر بوونایە. ئێمەش وەکو هەموو بەڕێوەبرێتەکانی ئەم حکوومەتە وەکو زۆربەی شوێنەکان کێشە دێتە بەردەممان کێشەکان زیادە بن بەڵام ئێمە وەکو نووسینگی خۆمان خۆشبەختانە بە پاڵپشتی بەڕێبەتی خۆمان بەڕێبەتی بەرەنگارانی متونندێژی خێزانی و ئافرەتان لە چی لە سلێمانی و چ لە بەڕێبەتی گشتیمان دەعمێکی باشەکرین. ئەوە ژوای کردووە کە بتوانین کە کۆنتترۆلی وەزعەکە بکەین وەکو بڵێ ئارامی بێنینە ناو شارەکە لە ناو خێزانەکانە بەم ستافە جوانانی کە هەمانە کە هەر هاوڵاتیەک کە دێتە ئەم بەڕێبەتی ئێمە هەست بەواکە لە ماڵێکی خۆیەت کا دێتێ ئێرە زۆر بەسنگێکی فراوانەوە توانێت کێشەکانی خۆی بۆمان باسکا و ئێمە بتوانین کێشەکانی تا ڕادێک هەڵکەین. زۆربەی کێشەکانشمان هەڵ کردووە و خۆشبەختانە خێزانەکان سەر ڕۆشنەوە ناویەکتری و خەڵک شاتووە دوای ئەوەی کەوا ئێمە ئاشمان کردەوە دەستخۆشی لێکردنی وڵات چاپکە گوڵیشی بۆ هێناوین هیوا بۆ کاتەتی ئێرە کێشەکەمان بۆ هەڵ کردووە دووجان بۆ ئافرەتەکە توانیمان کێشەکەی بۆ چارەسەرکەین دوایەوەی کە مناڵەکان بۆ مناڵەکان بە دەستی خۆیان هێناوەتی ئەمە نمونەی ئەو ئیشە جوانی ئێوە نەتانێشت ئەو عیلێمان تێکچێت نەتانێشت شێوازی خێزانەکەمان هەڵبۆشێتەوە دەستی ئێوەی تیا بوو دەستان خۆش بێ و مەمنونی ئێوەین بەڕاستی نەمانەزانی کە بینێ ئێرە بەو شێ ئیشەکەمان بۆ چارەسەرەکرێت ئەوش لە ڕێی هێڵی 1990ەوە ئێمە پەیوەندیمان کردووە و ئەوان ئێمەیان نردوو بۆ لای ئێوە ئەو کێشەمان بۆ چارەسەرکرا لە ڕووی کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە ڕێی کەناڵی کورساتەوە زۆر جار باسی بەڕێوەبراتەکەی ئەماکرێ بە خۆشحاڵی و سوپاسی ئێواکەین دووبارە وەکو بیداتی بەنامەکە پێشەوەی تەسویرکرێ پێم وتی جەنابەت دەستێکی باڵات هەیە لە هاوکاریمان و لە ناسانی ئەم بەڕێبەتی ئێمە هەروە لەگەڵ پشتی بەڕێزم جەنابی ڕایدڕاست دایمەن هاوکارە و دایمەن شەو ڕۆژی خسەتە سەریەک بۆ ناسانی ئەم بەڕێبەتی ئێمە پێویستمان بە دەعمی زیاترە لە ئێوە. زۆر باش لە کۆتایی قسەکان تا بە کورتی پەیامت چییە بۆ خێزانەکان بۆی هاشتەوەی ماڵەکان تێک نەچێ؟ پەیامی کۆتاییم بۆ خێزانەکان با گفتوگۆ لە بینتانە هەبێت دەرگای هیوار دامەخن مەهێڵن بگاتە ئەوەی کەوا بگاتە محکەمە و گرتن و کێشەکان قوڵتر بێتەوە بتوانین ئێمە کە ڕێگایەکتان بۆ دانی لێرە لە ڕێی ئەو هۆبەی کە باسمان کرد خزمەتگوزاری دەرونی یاسایی کێشەکان بتوانین بۆیان چارەسەرکەین بە قسەی ئێمە بکەین و ئێمە وعدیەوەیان پێدەین کە
کێشەکانیان بۆ چارەسەرکەین هەر بێنە ئەمن و سینگانی ئێمەوە ئەو کاتەزان چی پێشوازیەکان لێکرێ چۆن ئیشەکانەمە وعدیێوانش پێدەین کەەوە کێشەکانیان دەرنەچێت لە دەرەوەی ئەم دایرەیە. بە باشم زانی و ئەمێ ڕوونکردنەوەیەک بی لەسەر ئەو هێڵە گەرمی کە هەتانە بۆی ئەگەرچی خەڵک تا ڕادێکی زۆر ئاشنایە بەم بابەتە بە زیاتر ئاشنایەنکەی ینی ئەو بەردەوام وەڵامێنەوە و ئەو کەسانی کە لەسەر ئەو هێڵانە دانراون جۆ لە کێشەیە و کەسانە دەگرن و دەتوانن بیگەنە شوێنی پێویستی خۆی. بەڵێ بێگومان هێڵی گەرمی ژمارە 19 24 کاژمێر کراوەیە بەڕووی هاوڵاتیان هەر کاتێک بیانوێ ئەتوان پەیوەندی بەو هێڵەوە بکەن کەسی شارەزا و پسپۆر وەڵام ئەداتەوە 24 کاژمێرێک وتم بەبێ جیاوازی تەمەن و ئاین و ڕەگەز تا ڕادەیەکی زۆر باش کێشەمان چارەسەر کردووە اینجا کێشەکان کە پەیوەندی بەو هێڵەوەکەن ئەمێ ئاماژەی پێ بم مەرجنیە تەنها خێزانیەکان بن لەبەرەوەی هاوڵاتی گوێی کە لە ژمارەیەک ئەبێت کاتێک کە تووشی هەر کێشەیەک ئەبێت پەیوەندی پێوە ئەکات و بێگومان ئێمەش دەستنانی بەڕوویانەوە بە نمونە ئێمە کەیسی تاوانە ئەلکترۆنیەکانمان زۆرە بەداخەوە ئەوانەی کە پەیوەندی بۆ هێڵۆ گەرمەوە ئەکەن بۆ نمونە لە دەمانگی ڕابردوو ئێمە نزیکەی 3000 پەیوەندیمان وەرگرتووە ئەتوانم بڵم ڕێژە زۆرەکە بەر تاوانە ئەلکترۆنیەکان ئەکەوێ هەر لەو ماوەی پێشوو پەیوەندیەکمان پێوەکرا هەر لەو هێڵە گەرمەوە ئەمێ لەوە باسی ئەوە بکەم کە ئێمە چۆن ڕێگرین لەوەی کە کەسێک دوور بێت لە کوشتن و لە خۆ کوشتن بە نمونە ئەو کەیسە کە پەیوەندی کرد بەم هێڵە گەرمەوە ئێمە ڕێو شوێنمان بۆ دانا بۆ چارەسەرکردن و لەخوا بەزای بەچاردن چەندەها نمونەی واش کە پەیوەندی ئەکاو ئێمە ڕێگرنین لەوەی کە کێشەکەی بەکوێ بگا بۆی چارەسەری بکەین. بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی جافرەتان و خێزانە چۆنە پاڵماوکاری بکەم؟ باشی چاوەکەم لە خزمەتتان. ژیارخان پێویستمە بەوەی بەراوردکاریەکەم بۆ بکەی لەوەی تا بزانم شەڵتەرەکان بەگشتی و چاودێری کۆمەڵایەتی چۆن هەوڵتان داوە کۆمەڵگا بەرەو ئەو ئاراستە بکەن کێشەکان کەم بکەنەوە تونند و تیژەکان کەم بکەنەوە تەبایی بۆ ناوە خێزانانە بجێڕنەوە ژنانی کە لە شەڵتەرن کاتێگەڕن و ناو خێزانەکانی لە دەستێکی ئەمی نابن ئەکرێ بە ژمارە پێم بڵێ بزانم ساڵی پێشتر و ئێستا جیاوازیەکان چۆنە؟ بەڵێ خۆشبەختانە لە چاو پارساڵا کە 2024 بوو ئێمە ڕێژەی ئەو ژنانی کە ڕویان کردە شەڵتەرەکەمان 242 ژن بوون کە 224یان خۆشبەختانە کێشەکانیان حل بوو چوونە دەروانێ ئێمە لە ڕێگەی لیژنەی ئاشتەواییەوانێ هەم لە لای خۆمان هەم لە لای بەڕێبەرایەتی گشتی تونوتیژی لیژنەی ئاشتەوایی هەیە ئێمە ئەو ڕۆحیەتە ئەگەڕینەوانێ بۆن بینی ئەو ئافرەتە و ئەو خێزانە کە لە دەستیان ناوە بەڕاستی بەداخەوە یعنی وای لێ کردووە کە دابڕانێکی زۆر لە بینی ئافرەتەکە و ماڵەکانە دروست بێ کە سوکاریانە دروست بێ یاخود مێردەکەی دروست بێ لە پێشا پێیان ئەڵین بە هەموو کەیسەکان ئەڵین ئیشی ئێمە نهێنی پارێزیە و گەڕانەوەی ئەو پەیوەندیە خۆشەویستەیە کە لە ناو خێزانە پێویستە هەبێت و بوونی هەبێ بەو شێوەیە ئێمە کاری لەسەرەکەین و دواتریش کە ئەچنە دەروانێ هەڵسەنگاندنیان بۆکەین تەبعانکەین فۆرمیان بۆ پڕەکەینەوە دواتریش کە ئەڕۆنە دەروانێ ئەگەر ئافرەتێک خۆی بێوێ ئێمە متابعی ئەەکەین لە هەفتەی یەکەمە مانی یەکەمە تا ساڵێکیش بەردەوام لیژنە ئەنێرین کە سەردانی بکەن چاودێری بکەن بزانین ئەو ماڵی ئەو خێزانی و ئەو ئافرەتی وەرگرتوۆتەوانێ بەپی پێویست ئاگادارێتی و چاودێری بکەین لەوەی کە بەدوور بێ لە هەموو تونوتیژیە کە لەلایەن خێزانەوە بەرامبەریان نەکرێت و ئەگەر ئاماژە بە ئاماری 2025 بین لە چاو پارساڵە ئێستا نزیکی 200 کەیس ڕووی کردوتە شەڵتەر لە 2025 بە بەراورد بە پارساڵ کەمترە. مامۆستا ئەنی هەمیشە لە کۆمەلگایە توێژی کۆمەلگا بەگشتیوە مامۆستایانی ئاینی وەکو دەمڕاستێک و وەکو ئامۆژگاری کارێک دەبین و هەمیشە دەبینین کە داواکرێ مامۆستایانی ئاینی ڕێڕاست نیشانی خەڵک بدەن ئامۆژگاریان بکەن و هەڵ بدەن کۆمەلگا بەرە ئەو ڕێگایە بەرن کە سەرکەوتنی تیا بەدیەکرێت ئێوەی مامۆستایانی ئاینی لەم بوارەدا لە بابەتی مەسلەی تەبایی خێزان و مافی ژن و مافی پیا چووکە بەڕاستی ژنی لە سەرەتی کە مافی پیاوەکەی بدەن چۆن دەتوانن ینی ڕەنیشاندەری کۆمەڵکا بن؟ ئێمە بە فەضڵی خوا من وەکو خۆم ئەمەدە خەجاڵەتی لا خۆ لا مرۆڤەکانم لا بەندەکان لە کوردستانی خۆمانم ینی ئەلحەمدولیلا سەدان گرێکچۆرە بووە بە فەڵی خوا کردومانەتەوە سەدان کێشە بووە بڕواکە کێشەی وا بووە محکەمەش کۆتایی پێهێنا و ئێمە بە فەضڵی خوا دوای محکەمەش گێڕامانەتەوە ناو
خێزانی خوان ئاسوودەی خۆ هەدا نمونەیەکی وەکو خۆشت بۆ جەمە ڕۆژێک ژنوپیاوێک کێشەیان بوو ئیتر ئەلحەمدولیلا جوهدێکی زۆرمان لەگەڵ کە ئەلحەمدولیلا ڕێکمان خستن دوایی ئافرەتەکە خوا ڕوویسپیکە لەگەڵ خوشک و دایکی جەنابەت و بیسەران و بینەرانی خۆشەویستان وتی مامۆستا لەبەر یەک لەبەر خوا دوو لەبەر حرمەتی جەنابەت و ئەو مناڵان ئەگەر دۆزەخیش بێت هیچ وتم نێوان مەڵێ کچەکەم بڵێ ئەم دۆزەخاکەین بە بەهەشت ئینشەڵا ئیتر سوبحان الله ڕۆیشتەوە دوایی دیسان تێکچوو بوون هۆزەکە قەومابووتی مامۆستا من پێم وتی ئەمە چاناوتم ئاخر خەتای تۆیەتی چۆن وتم تۆ بۆ دۆزەخ هەر لێ دەدەن و عەزیەت دەدەن وای بوو تایگەین بە بەهەشت بە هەردووکتان بەهەشت دروستەکەن چوم چەپڵە بەدەستی لێ نادرێ ئەگەر هەرچەنە ئەها زانایان دەڵێن دەفەرمونون هەموو پیاوێکی مرد خانمێکی سەلاری لە پشتەوە هەموو خانمێکی سەلار و بە حرمەت پیاوێکی مردی لە پشتەوە کەواتە ئێمە بەیەکەوە جوانین بەیەکەوە بە حرمەتی بەیەکەوە بە قیمەتی ئێمە هەر لە سەرەتای خێزان دروستکرا کۆمەڵێ پیاوی بە قیمەتی بە حرمەتی وەکو جەنابە چینە سەر بەڕێی ئەم ماڵە و داوا لە باوکیەکەین کاکە ئێمە هاتوین ئەم کوڕە بکە بە کوڕی خۆ هەتا کوردواری خۆیان قسەکانیان زۆر جوانە دەڵێ مەسەڵەن بە جەناب دەڵێن کاکە خەڵکی شوێی ئەڵێ هێشتا ژنم نێراوە یعنی کە ژنم هێنابم بە خەڵکی ئەو شوێنە یعنی ئەمە ئافرەت ئەوەنە بەڕێز و بە حرمەتە لا ئێمە ئەنجا تۆ سیریکە لە قورئانی پیرۆزە یەک سوورەت بە ناوی ئافرەتانە سوورەتی نیسا سوورەتی تەحریم سوورەتی تەلاق هەمووی باسی حرمەتی ئەوانەکە ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئافرەتێک کاتی حاڵی خۆی لاکرد مێردەکەی پێی وتبوو خوشک و دایکم وای لە شەرعا پێی دەڵێن ظیهار ئەنجا پێغەمبەر فەرمووی لەو بارەوە هیچ لە شتێک ولاتی ئەی بچم بۆ کوێ ئەی پەنا بەرم بۆ کوێ خوای رب العالمین لەسەر حەوت طەبەقەی ئاسمان جوبرائیلی ئەمینی نار بۆلا پێغەمبەر فەرمووی قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي الى الله والله يسمع متحاوركما جملة سکاڵای ئەو ئافرەتەیە مێردەکەی ئیفترای کرد و زیادە ڕەوی کرد ئەوە خێزانێتی شەرەفێتی بەڵام حەقی ئەوەی کە ئەو سەرە ڕۆی کرد و سنووری بەزانەوە دەبێت یا عەبدێ بکرێ ئازادی کە یا ئەوە تاکە دەبێ نانی 6 فەقیر بە یا بێ 6 ڕۆژ بێ لەبەرەوەی بە خێزانەکەی تۆ دایکو دایکم وای جا لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بایەخی داوە بە ئافرەتان یعنی ئەبێ بە دایکت ئەبێ بە خوشکت ئەبێ بە پورت ئەبێ بە شەرەفت ئەبێ بە نیوەی ئیمان پێغەمبەر فەرمووی هەر کەسێک شووی کرد نیوەی ئیمامی مسۆگەرە ژنی هێنا نیوەی ئیمامی مسۆ فەلیەتەقی الله فی النصف الآخر مامۆستایکی بەڕێز وەکو جەنابەتی نوێ ژوشتی ناکرد ئینشەڵا نوێژەکانی بخوێنەوە وتی پەنجام هێناوە خوا گەورەیە بۆ ئەوی تریشی کە نیوەی ئیمان معنای نیوەی لە سەدەکە پەنجام هێناوە هەوڵە دەبی ئینشەڵا ئیزافەی کەم ئینشەڵا لە پاش سەردانیکردنی نووسینگەی ڕۆژهەڵاتی بەڕێوەبەرایەتی بەرەنگار بوونەوەی تونند و تیژی هاتووینەتە نووسینگەی ڕۆژئاوای بەڕێوەبەرایەتیەکە و لەگەڵەکێک لە لایکۆلەرەکان گفتوگۆ دەکەین. کاک شاخەوان ماندوو نەبیت پێم باشە وەکو لێکۆڵەرێک ئەزمموی خۆتم بۆ باسکەیەوە باسێکی پیشەکەتم بۆ بکەیانی ئەرکی لێکۆڵەر چییە لەم نووسینگەی ئێوە؟ سەرەتا بەخێر بن خۆشحاڵ بووم بەم دیدارەتان. ئێمە وەکو ئەفسەران کارمەندان کە لێرە لێکۆڵینەوەکەین یاخود بڵێن خەفارەت و ئەرەگرین لەم دایرەیە بە تایبەت دەستەبلان نووسینگەی ڕۆژاواین ئیشێمەوەیە کە کەسێک کێشەی شێبێت لە چوارچێوەی خێزانە تا پلە چواری خێزان ڕوەکاتە ئەم نووسینگانەی ئێمە و ئێمە ئیشێمەوەی سەرەتا ئەو کەسە پارێزرا بکەین ئەو کەسە دابڕین لەو مەترسیانی کە لەسەر ژیانێتی دواتر گوێ لە کێشەکەی بگرین بزانین ئەم کێشی لەگەڵ چیە ئایا لە چوارچێوەی یاسایی ئەو کارێک ئێمە یکەین دواتر ئێمە بە ئەمری بەڕێزدا دووەر هەوڵین کە خطوە بە خطوە کێشەکانی بۆ حەلکەین و وتەکانی وەرەگیرێت و دواتر ئامادەی بەردەمدا دووەرەکرێت و هەنێکی سێ پێویستەکات جاری وا هەیە بۆ شوێنێکی پارێزراوی بنێرین بۆکو ئاگادارنش بە شەڵتەر هەیە کە بۆ ئافرەتان و هەنێک کات هەیە کەسەکان تەمەنیان خوار 18 ساڵە هەنێرین بۆ شوێنی تایبەت بۆمانەوەیان. باش یەمۆلات خات و ڕازی ساماندوو نەبێ ئەمڕۆ بە بەردەوامی تۆمان لەگەڵای بۆیە مێ پرسیار بکەم سەبارەت بە بابەتێک کە بۆم بە بەپرسیار ئێمە کە باسی تونند و تیژی خێزانیەکەین ئەکرێت تونند و تیژەکە بەرامبەر بە پیاوەکە کرابێ یاخود بەرامبەر بە ژنەکە کرابێ ئەگە گریمانەی وەرگرین تونند و تیژیەکە بەرامبەر بە پیاوەکە کرابێ ئەمە ئێوە چۆن مامەڵی لەگەڵاکەن؟ بەڵێ هەڵبەتە ئێمە لە چوارچەوەی خێزانە کارەکەین بە گوێرەی ئەو یاسایی کە ئیشی لەسەرەکەین یاسایی ژمارە 8 ساڵی 2011 لە چوارچەوەی خێزانە وەکو کاک شاخەوان ئاماژەی پێدا تاکو پلە چوار چۆن واتە لە ناو خێزانە کێشەیەکی خێزانی هەبێت تونوتیژێکی خێزانی هەبێت دایک و باوەک یاخود ژن و مێرد یاخود بۆ باوان بۆ مناڵ و بە پێچەوانەوە هەروەها خاڵ مام پور ئامۆزا و پورزا و
بەو جۆرە جاری وا هەبوو بەڵێ ئێمە تەنها ئیش بۆ ژنان ناکەین بەڵکو کە ئەڵین خێزانی ئیش بۆ خێزان ئەەکەین جار هەبوو پیاو بووە هاتووە سەردانیان بەڕێوەبەرەتی کردووە بۆ تۆمارکردنی سکاڵا لەسەر هاوسەرەکەی بەنمونە یاخود لەسەر مناڵەکەی یاخود لەسەر باوانی بەو جۆرە و بە پێچەوانەشەوە نمونەیەکمان باس کرد پێشتر لەگەڵ جەناب تا پێش بەرنامەکە ئێمە ڕۆژ هەبووە ژن هاتووە داوای مافی خۆی کردووە کە تاوانبار بووە کە کاتێک ئیشم بۆ کردووە دەرکەوتووە کە ئیشمان بۆ کردووە دەرکەوتووە کە ئەسڵەن خۆی تاوانبارە هاوسەرەکەی تاوانبار نەبووە ئەمە ئەوە ئەگەینە کە ئێمە تەنها ئیش بۆ ژنان ناکەین بەڵکو ئیش بۆ خێزان ئەکەین لە چوارچێوەی خێزانە یەکەم جار خۆی وان نیشاناوە کە تاوان لێکراوە بە دوایی بۆ بە تاوانبار لە دوای جۆگرتن لە پیاوەکە بەڵێ ئێمە چۆن کارەکان ئەکەن چ لێکۆڵەرەکان بێت چ توێژەرە کۆمەڵایەتی دەرونیەکان بێ کاتێک کە کەسێک سەردانیان ئەکا بەڵێ وتەکانی وەرەگیرێ دواتر کەسی بەرامبەریش بانگ ئەکرێت بەجیا وتەکانی وەرەگرێ دواتر هەردووکیان بانگەشت ئەکرێن و وتەی هەردوو لایەن وەرئەگیرێ و وێنەکە لە یەک ئەدرێتەوە بەوە تقریبان بۆیان دەرئەکەوێت کە تۆمەتبارە و کێ تۆمەتبار نییە. ژیانخان پێشتر لە قسەکان تا شتێکە دوت کە بۆ من جێگەی سەرنج بوو بە باسی کچانی خوارەشدە ساڵت کرد کە بەڕاستی ئەمانە توێژەکرد لەم کۆمەڵگایەوە کە بەداخەوەڵی گرفتەیە و دەست درێژی هەبووە ئەم بابەتە بۆ سەری هەڵداوە چیانی چۆن هەوڵەدەن بۆی لەگەڵ لایەنی پەیوەندیدار کۆنتترۆلیان بارودۆخە بکەن. بەڵێ بەداخەوە بێ ئەماژە بەوە بین کە ئەو کچانی خوار 18 ساڵن لەبەر بیرکردنەوەیان و لەبەروی لە تەمەنێکی حساسان بەڕاستی کە مڕاهقن لەوانەیە کە زۆر کات ڕوبەڕووی هەڵە و گرفت ببنەوانێ لە ئێستاە کەیسێکی زۆرمان هەیە کە خوار 18 ساڵە ڕوبەڕووی تونوتیژی بوونەتەوە و دەستدرێژی سێکسی بوونەتەوە لەبەرەوە مجبور بووین کە لە ناو شەڵتەرەکە بیان پارێزین بیان هێڵینەوانێ هەتا کێشەکانیان هەم بە ڕێگەی زەواج بێ لەگەڵ ئەو کەسانی کە دەستدرێژیان کردوتە سەریان هەلپ کرێیا خۆت بە ڕێگەی ئەوە بێکە دووبارە بیان خینەوە ناو خێزان و لێیان خۆش ببن بەهۆی ئەو هەڵەیە کە کردویانە. ئەو گرفتەمان لە ئێستاە هەیە و هەوڵی تەواوەتیمان ناوە بۆ چارەسەرکردنی خۆشبەختانە ئێمە کۆمەڵی ڕێکخراوی باش لە ناو شەڵتەری ژنانە بێ ئاماژەی پێبم کە هاوکارمانن بۆ ئەم کارانە ڕێکخراوی سیدا ئاسوودەیە کە ئەمانە هەم چارەسەری تەندروستی کەیسەکانمان بۆ ئەکەن بڕێک پاری کاشیان دابین کردووە و ڕێکخراوی ئێمە ڕێکخراوی خانزادە ئەمانە بەردەوام لە هەوڵی ئەوان ڕێکخراوەکانی ژنان کە هاوکاری ئەو کەیسانە بکەن هەم بە گەڕانەوەیان دووبارە بۆ ناو کۆمەڵگە و خێزان هەم بە چارەسەرکردنی کێشەکانیان و دۆزینەوەی چارەسەر. مامۆستا حەزەکەم مانی باسی ئەوم بۆ بکەی بەداخەوە جاری وایە لە ناو خێزانە توندوتیژی ڕۆدا لێدان و دەست بەرزکردنەوە ئازیێتدان و ئەمە دینی ئیسلام چۆن باسیەکانی من لە ناو بەرنامەکە گەیشتومەتەوە قەناتی هەندێک جار پیاوان پێیان وایە گەر هەڵسوکەوتێک بەرامبەر بەژنەکەی بکامە توندوتیژی نیە ئەمە سەپاندنی هێزە ئەمە سەپاندنی خۆیەتی لە ناو خێزانەکە ئەکری ئەمەم پێ بڵێ بزانم ئیسلام چۆن نەهی لەم بابەتە کردووە زۆر بە توندی ڕەدی ئەوانادا چون ئێمە ڕابەری ئەم دینەمان پێغەمبەر سەڵسەڵام چەند خێزانی بووە زلێکی لەی خێزانێکیانە لە بڕۆ سیرەی مبارەکی پێغەمبەر تفی لە خێزانێکیانە گەر شەقی لە خێزانێکیانەوە ئیهانەی بەیشیان قسەیەکی ناشیرینی بەیشێکیانەوە هەتا جاری وا بوو ئافرەتەکان ئازیێتیان ناوە یەک دانە مانگ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مزگەوت ماوەتەوە فەرمووی یا ڕەسوڵ بۆ ناڕۆیتەوە فەرمووی لێرە دەمێنمەوە نەویستۆ باسی نهێنی خێزانەکەی بۆ خەڵکی کە بکە دوایی کە پێیان زانی ئیمامی عومەر تەمان خەزووری بووە ئیمامی بەکر خەزووری بووە کە زانیان شتێکی وایەتیان چوون بۆ لا دایکە عایشە و بۆ لا دایکە حەفسەتیان ئێوە واتان لە پێغەمبەر کردووە پێغەمبەر بچێ بۆ مزگەوت لە تاو ئێوە تێگەی حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم حەزرەتی ئەبوبەکر هات لە بینی دایکە عایشە و پێغەمبەردا حاکم بێ قسە بکە اینجا دایکە عایشە ڕووی کردە پێغەمبەر فەرمووی هەرچیەک ئەڵێ بەڕاستی نەقڵیکە ئەبوبەکر زلێکی لەدا لە دایکە عایشە کە کچی خۆیەتی پێغەمبەر لێی تووڕە بووتی نا سڵح وا ناکرێ تۆ بێ گوێ لە هەردووکمان بگری ئەگەر ئەو زلەی بیستیا تۆم بانگ ناکرد منم توانی زلە بەڵام زلە ناوەشێنم چون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەعکسەوە برا بەڕێزەکەم بینێران و سەر خۆی توندوتیژی لە خێری ئیسلامە بەرامبەر بە ئافرەتان کراوە هەتا پێغەمبەر فەرمووی هەر کەسێ سێ کرد من عالە سەلاس بەناتی وەجەبەلە والجەنە هەر کەسێ سێ کرد بە جوانی پەروەردەکە ئەوە ئیشەڵا خوا بەهەشت تێداتێ کەواتە هەمووی تەکریمە و ئەجر و پاداشتە بۆ کێ بۆ ئەو کەسانی کە حورمەت لە ئافرەتانە گرن اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێنمایی ئێمەی کرۆ زۆر بە جوانی زۆر بە وردی ڕێنماییمان دەکات دەفەرمووی چی
دەفەرمێ وەسیەتان بۆ کەم زۆر بە جوانی زۆر بە چاکی زۆر بە زمانی شیرین لەگەڵ ئافرەتەکانتانە قسە بکەن. کاک شاخەوان قسەیەکی خاتوڕاست بۆ من پرسیارێک دروستەکە بابەتەوەی ئەڵێ ژنێک دێت و خۆی وا پیشانەدا کە تاوانی لێکرا وەڵام دوای تاوانبار دەرەچێت جەنابە لێ کۆڵەری ئەبێ باش بانی سایکۆلۆژیا و مرۆڤانە بخێنیتەوە کە دێنە بەردەمێت ئێوە چۆن هەوڵەدەن کە هەر بەڕاستی بگەن بە کەسی تاوان لێکرا و یاخود تاوانبارانی بۆی فری و نەخۆن لە لایەن ئەو کەسێکێتە بەردەمتان سەرەتا ئێمە تەوان کە کەسێکیە دێمە یاساییان بەرپرسیندەوەی کە بەدەمیەوە بچین سکاڵاکەی بۆ بنووسین بەڕاستی ئێمە ناتوانین یەکسەر قرار بین ئایا ئەم کەسە تاوانبارەکەیە یاخود نا لەبەرەوە سکاڵاکەی وەرەگیرێ و ئیجرعاتە قانونەکانی بۆ کرێت لە بەرامبەریشە دواتر ئەو کەسە ئەتوانێت کە بڵین سکاڵای لەسەرکراوە ئەویش بە هەمان شێوە مافی ئیرێتێ کە سکاڵا تۆمار بکە و مافی هەیە هەر بێت بەدەر لەوەش ئەو سکاڵای لەسەری تۆمار کراوە هەچێتە لای دادوەر بەرگری لە خۆی کات ئەو کاتە خۆی ئەتوانێت شایەت داخڵکە ئەتوانێت بەڵگە داخڵکە کە بێتاوانی خۆی بسەلمێنێ و مافیشی هەیە کە سکاڵا بکە وەکو پێموتی لەو کاتەیە ماتوانین حەقەکە بگەڕینەوە بۆ کەسی کە خاوەن حەقە ئەنی دەرەکەوێت لە کۆتایە کێ تاوانبارە و کێ تاوان لێک ئەوە بەڕێڕەوی لێکۆڵینەوە خات و ڕاست باسە کردوتە من ئەنی هەندێک جار هەر مۆبایلەکەی خۆشم بۆتە پردێکی پەیوەدی بۆی کێشەی خەڵک چارەسەر بکە نەگەر چیەوە هێڵە گەرمەشتانەوە لە ناو قسەکانیش تا بابەتی کەیسێکە بۆ باسکردم کە سەرنجی ڕاکێشام ئەنی حەزەکەم بینێرانیش لە زاری جەنابتەوە جویان لەبێ ئەگەر چی تۆ وەزیفەکە وتە بێژی ڕەنگە ئەمە ئەرکی ئەو ئەفسەرانی هاوڕێت بە بەڵام تۆ بۆ خۆت هەوکو هەستکردن بە بەرپرسیارەتی هەتەوێ ئەمڕۆڵە بجێڕ ینی کێ بوو ینی ئەگەر بکرێ بەبێ ناوێنان پێم بڵێ ینی چۆن هاوکاریت کرد چۆن توانی کەیسەکە چارەسەر بکەیت بەڵێ هەڵبەتە ئەو ڕزگار بووە وەکو منفەسێک ویست بووی کە دەستی بەلایەنێک بکەوێت کە کێشەکەی خۆی تیا چارەسەر بکات ئەوە بۆ پەیوەندی بە خۆمەوە کرا بە ژمارەی خۆمەوە کە لەو جۆرە تونوتیژیە کراوە تونتیژی ئەلکترۆنی بوو منیش کە گوێم بۆ کەیسەکەی گرت بیرم لێ کردەوە کە ئەگەر من دەست بنێم بەڕوویەوە کەیسەکە زۆر قورس بوو دیارە خوێندکاری زانکۆ بوون خۆشەویستی هەبووە پێشتر بەداخەوە کە نەگونجاون وەلحاصڵ کاتێکە لە یەک جیا ئەبنەوە ئەم کوڕە تهدیدی کردبوو تهدیدی کەیسەکەی کردبوو وتبووی ئەگەر نەی بۆ لام ئێستا لە دەرەوەی شاری سلێمانی بوو زۆر دوور بوو مەسافەکە لەو لای هەولێرەوە بوو وتی ئەگەر نەیت ئێستا بۆ لام ئەوە من وێنە و هەموو شتێکە بڵاوەکەمەوە طبعا وێنەی نەشیاویش نەبوو یعنی بڵێ وێنەی نەشیاو نا بەس شتی ئاسایی بوو وەکو دوو هاوڕێ مەسەن وێنەی کەوتبووە لە بەڵام لەبەرەوەی عایلەکەی هەستی ئەکرد ئەوە قبول ناکەن کاتێکە مۆزوعەکەم زانی ئەوە کوڕەکە تهدیدی کردبوو توی بۆ براکەتی ئەنێرم کچەکەش هەستا ئەیویست بڕوات یعنی دوای قسەی ئەم کوڕە بکە بڕوا بۆ ینی کەوتو بۆ ژێر کاریگەری هەڕەشەکەەوە ئەیویست بڕوا بەڵام ناڵم چاوەڕێی منفەسێک بوو منیش ڕامگەر وتم لە شوێنی خۆت بۆستە هیچ مەکە چاوەڕێی ئێمە بە تاکو بزانین چیت بۆ ئەەکەین ڕاستە خۆ پەیوەندیم بە بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی تونتیژی کرد عەقید محەممەد هاتە سەرخەت وتمان کە کەیسێکی لەو جۆرە هەیە ڕاستە خۆ پەیوەندی کردبوو بە بەڕێوەبەرایەتی هەولێر و لێرەوە ئەمێ ئەو پەیامەش بە هاوڵاتیان بگێنم کە ئێمە وەکو لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەماهەنگی تەواومان هەیە ینی نەک هەولێر ئێمە لە دووهۆکەوە لە خانەقینەوە هاوکار و هەماهەنگی یەکتر بووین هەم لێرە ئۆتۆمەتبارمان گرت و نردومانە بۆ هەولێر بۆ دووهۆک بۆ شوێنەکانتر و بە پێچەوانەشەوە خۆشبەختانە بەڕێوەبەری بەرەنگاربوونی تونتیژی هەولێر هاتە سەرهێڵ لەگەڵمانە کەیسەکەمان ناردە هەولێر بە بیانووی ئەوەی کە کەیسەکە وەرگێت و یعنی بە دوای کوڕەکەیە بڕوا بە حساب پاشەوەی هەماهەنگیەکەمان دروست کرد توانیمان بە ڕێگەیەک لە ڕێگەکان کوڕەکە دەستگیر بکەین و خۆشبەختانە ژیانی کچەکەش ئازاد بکەین ئەمە یەکێکە لەو نمونانە کوڕەکە دەستگیر کراوە بەڵێ کوڕەکە دەستگیر کرا بە پێی مادەی ڕەوی یاسایی خۆی وەرگرتووە بەڵێ کێشەی نەما و کچەکەش گەڕایەوە هیچ کێشەیەکی نەما توانیمان بەم ڕێگەیە بتوانین ژیانی
کەسێک ڕزگار بکەین کە ئەمە لەوانێ بڵێم دڵۆپێکە لە دەریایە کە ئێمە ئەم ئیشانەمان کردو چەندەها کەیسی لەوانێ قورستر بوو بێ یاخود کەیسی تر بوو بێت چارەسەر کراوە. بەڕێزان دیارە بە باشم زانی لە نێو پرۆگرامەکە لەگەڵ خانمێک لەگەڵ ژنێک قسە بکەین کە بەداخەوە قوربانی دەستی ئەو تونند و تیژەیە کە لە کۆمەڵگادا هەیە و قوربانی دەستی ئەو بیرکردنەوانەیە کە بەشێکی زۆری ژنان پێوێت دەناڵێنن. حەزەکەم لە زاری خۆیەوە گوێبیستی ئەو چیرۆکی ژیانی ئەو بین و ئەمێ بزانم ئێستا بارودۆخی ژیانی چۆنەوە چ پەیامێکی تا بێوە لە ڕێگەی پرۆگرامەکەەوە بگەێنێ. خاتون سوپاس کە ڕێگەت بێمەیان پێکەم گفتوگوۆ بکەین. ئەکرێت باسی چیرۆکی ژیانی خۆتم بۆ بکانی بۆچی ژیانی شەڵتەرە هەڵبژاردووە؟ چکە لەوێ بەڕاستی زۆر بە شێوەیەکی جوان هەڵسکەوت لەگەڵ و ئافرەتان ناکەن، گوێیان لێ ئەگرن، گوێ لە خەمەکانیان ئەگرن. لە کاتێکە ئێمە کە سوکاری خۆمان هەمویان پشتیان لێمان کردووە، کەس لە ئێمە تێناگە، کەس لێمان ناپرسێتەوە، تەنانەت نزیکەکانیشمان. ئیتر هۆکار چی بوو تۆ ڕێتکەوتە ئێرە؟ هۆکاری ئەوە بوو کە زۆر بە خراپی مامەڵیان لەگەڵمە کرد، زۆر یعنی سەرەڕای ئەوەی کەم ناڵم هەبوو، یعنی وام لێ هات بەجیانم هێشت، ڕێگا شەڵتەرم هەڵبژارد. ئێستا ژیانت چۆنە لێرە باشی؟ ئێستا زۆر باشم بەڵێ. پەیوەندی نییە لەگەڵ مناڵەکانت؟ کە سوکارەکەت دانی تێڕوانینیان چێ لە سەرۆی کە تۆ لە شەڵتەرە ژیت؟ کاتێک خۆ من پێویستم بە کەس و کار بوو، کەسیان پشتیان هەمویان پشتیان لە من کرد، چکە پێیان وایە شەڵتەر شوێنێکی خراپە، ئەڵێن ئافرەتە گەر بچێتە ئەوێ ئیتر بەڕێی خراپە ئەیبان. بەس تۆ لەوەی ئەم قسەیە وایە؟ من نزیکەی 8 مانگ لەوێ مامەوە، بەڕاستی زۆر باشە. وتە کەسێکی نزیکەمانی هەڕشێوم لێ کاگە شەڵتەر بەجێ بێرم ڕەنگە تووشی مەترسی بم و نازام کوشتن و ئەم جۆرەشتان ئەمە چیانی هەوکاریم بابەتە هەڕەشە چکە من پێم ئەگاتەوە من لەگەڵ کەسێک پەیوەندیم هەیە لە ناو خێزانە بەڵێ لە ناو خێزانەکە زۆرش نزیکمە، ئیتر ئەو پێوتم ئەو خۆشی ئەترسێ من بچمە دەرەوە، هەر ئەڵێ مەقەیت خۆت بەنۆک تۆ بچتە دەرەوە، ئەوان کەسێکیاندانەوە چاودێری دەکەن و ئەگەر بیتە دەرەوە ئەو کوژن. باسیەوە کرد کە پێشتر هاوسەرەکە لە دەستدا و جێگەمەکانی بەهشت بێ، بەس بۆچی پەیوەندیەکە و پچرا لەگەڵ مناڵەکانە؟ چکە مناڵەکان زیاتر هۆگری کە سوکاری باوکیانن، زۆر هۆگری ئەوانن. ئێمەش هیچم لە دەست نایە بۆیان بکەم، ئەوان هەموو کاتێ هەموو شتێکیان بۆ کردوونە، تر خۆش مناڵ ئەزای چۆنە بە دوای کەسە ڕاکەکە شتی بۆکە، من تەنیا هەروەکو خزمەکارێ با بڵێم لەلایەن بوو بەڕاستی لە لای ماڵ خەزوران. ئەگەر دۆخەکە بۆ تۆ ئاسایی ببێتەوە یاخود ژیانە لە دۆخێکی سەلامە تا بێتەوێ بۆ نمونە شەڵتەر بەجێ بێڵیت و خۆت ژیانی خۆت بکەیت و لەسەر پێی خۆت بوەستی بە دڵنیاییەوە. کەواتە داواکاری چی ینی پەیامت چییە؟ وەڵی تر ئاواتەخوازم هیچ ئافرەتێک بەڕێی خراپە نەڕوە، ئەگەر هەر ویستی لە ماڵ دەرچێ بڕوا بۆ شەڵتەر، چکە باشترین و پارێزراوترین شوێنە. قسە چییە بەگشتی بۆ خێزانەکانی ئەمە بۆی ژیان و گۆزەران و ماڵیان لێ تێک نەچێ؟ تکە گوێمان لێ بگرن، ئێمەش مرۆڤین. زۆر سپاس. خات و ژیار لە دوای پرسیارکردن و زانیاریەکانم گرفتێکی تر هەیە، ینی ئەو ژنانەی کە تووشی تونند و تیژیە بنانی بە ڕوبەڕووی تونند و تیژیە بنەوە جاری وای خێزانەکە هەڵەوەشێ مناڵم بینایە مناڵەکان بێلا نەئەبن، دیسان ئەمە ژارێکی تر ئەرکێکە لە سەرشانیەوە کە منەزانم ئێوە مناڵەکانە گرنە خۆتان. ئەمە چۆنە ئەم کۆنتاکت و پەیوەندی ئەپچڕە لە بینی دایک و منداڵەکانی هیچ ڕەبتێک نامێنە لە بینیا دوای چۆن هەوڵەدەن ئەم مناڵە بنەوە بەدایکی ئەکرێ ئەوم پێ بڵێ؟ بەڵێ بەداخەوە ئێمامانوێ ئامانژە بەوە بین لە نەتیجەی هەموو تەلاقێک و هەڵوەشانەوەی پەیوەندیەکی خێزانی مناڵ ئەبێ بە زەحی ئەو پەیوەندیە کە هەڵەوەشێتەوە ئەم مناڵانە لەگەڵ دایکیان هایەنە ناو شەڵتەر دا نابڕێن لە دایکیان، ئەگەر باوکەکە نەیانگرێتە خۆیان و لەگەڵ ناو خێزانی دایکیان یان خێزانی باوکیانە جێگەیان نەبێتەوە نەیانگرنە خۆیان، ئەم دایکە مەجبورە کە مناڵەکەی بێنێتە ناو شەڵتەر لەگەڵ خۆیان ژیان بکە. شەڵتەر خۆی بۆ خۆی ماڵێکی پارێزراوی داخراوە، هاوشێوەی سجنە بەڕاستی، مناڵێک گوناحی چێ لەگەڵ دایکیا بێتە ئەبێ هەم مەکتەبی ئەفەوتێ ڕەوزا حەزانە، یعنی بێبەشە بێ لە هەموو خۆشیێکی دنیای دەرەوە.
بۆیە ئێمە بە جۆرێک خوێندکار بێ ناچێتەوە بۆ خوێندن نەخێر لەبەر ئەوە ئێمە چیمان کردو بۆ ئەوی چارەسەری ئەم کێشەیەکین دووبارە مناڵەکەش نەبێتەوە بە زەحەی دەستی ئەو پەیوەندیە خراپەی بینی ئەو دایک و باوکەی کە هەبووە ئێمە مناڵەکان لە تەمەنێکی مناڵیا لەگەڵ دایکەکە ئەهێڵینەوانێ بۆیی بەڕاستی ئەو پەیوەندیە سۆزداری بینی دایک و مناڵەکە نەپچڕێ و بۆ ئەوەی چاودێری کات و ئاگای لێبێت و بەخێوی بکە بەڵام کە ئەگاتە تەمەنێک کە تەمەنی مەکتەبێتی مجبورین کە بیان هێنین بیان خەینە خانەکانی مناڵان لە ڕێگەی خانەکانی مناڵانەوە مەکتەبیان پێتاو بکەین و بیان نێرین بۆ مەکتەب و چاودێریان بکەین ئەم دابڕانی مناڵ لە دایکە زۆر قورسە بەڕاستی ئەوە نەکارەساتە کە هەتا مناڵێک لە دایکی ئەکەینەوانێ و لی وەرەگرین ئیتر بەڕاستی یعنی لە لای ئەو دایکە ئەمەنا ناخۆشە بۆ ئێمە کە وەکو ئیدارە و ستافی ئەو شوێنەوەین ئیتر بزانە دابڕانی دایکێک لە کۆرپەکەی لە مناڵەکەی لی سەنیت و بیخەیت بەس لەبەر خاترێەوەی کە مستەقبەلی مناڵەکەی نەفەوتێ زۆر کات لەسەر ڕەغبەتی مناڵەکانە هێڵینەوە بەس مناڵی کوڕ ناتوانێت تا 6 ساڵەتوانێت لە ناو شەڵتەرا بێ ئەبێ هەر دابڕێ لە دایکەکە بۆیە ئەو دابڕانە زۆر پرسە بەڕاستی هیوادارم کۆمەلگا زۆر بەهۆش خۆیان بێتوانێت دایک و باوکەکان ئەو بەرپرسیارەتی هەڵگرن من ئەمەوێ ئەوە بڵم خێزان گەورەترین نیعمەتە ئەگەر خوا بداتێت و خۆشە بتوانی پارێزگاری لێ بکەی پێویستەکە ژنەکانمان زۆر بە بوریاییەوە مامەڵە لەگەڵەوە مەسەلەیە بکەن دوجاریش مناڵ خۆی نیعمەتێکی گەورەیە هیوادارم هەم دایک و باوکەکان هەم مناڵەکانیش وابەستەی ئەم پەیوەندیە ببن و هیچ کاتێ بیر لەوە نەکەنەوانێت کە هەڵی بەشێنەوە لەبەر هۆکارێکی لابەلا لەبەر حەزێکی کاتی کە ژیان لە خۆشیان و لە مناڵەکانیان تێکبن چونکە دڵنیا بن دووبارە نابنەوە بە خاوەنی ئەو خێزانە جوانی کە یەکەم جار خاوەنی بوون. مامۆستا دواپرسیارم حەزەکەم هەم ڕێنمایی بێ هەم پەیامێک بێ بۆی کە ئێمە دڵنیام لەوەی چەندێک ژنان ڕەنگە تۆند و توێژیان بەرامبەر بکرێ پیاوەکانیشمان ڕەنگە بەدەر نەبن لە پیاویشمان هەیە تۆند و توێژی بەرامبەرکراوە هەر بۆیە نی ئاشتەوایی خێزان لە هەردوو لاوە گرنگە کەواتە پەیامت چیە بۆ خاتوونەکان و خانم و ژنانی کۆمەڵگای کوردی تاوەکو بتوانن تەبایی ناو خێزانەکانیان بەباشی بپارێزن باشترین دەرمان سەبرە سەبر بگرین لەسەر ناڕەحەتیەکانی یەکتری من ئەگەر خێزانەکەم هەڵەیەکی کرد چاوپۆشی لێ بکەم خوا چاوپۆشیم لێکە ئەگەر من هەڵەیەکەم کرد خێزانەکەم چاوپۆشیم لەکە خوا چاوپۆشی لەوەکە ئەنجا دەئی من هەوڵ بن شت بچووکەنەوە گەورەی مەکەن ئێستا خۆی ئەم شتانە لە ڕەدولفعلا دروستە مەسەڵەن من خێزانەکەم لێ چوم بۆ ماڵی باوکم نیشەڵم ئێستا مەجالم نییە بۆم ناکرێت ئەڵێ حرەسم میژەڵ من نابێ بچی ئەڵێ حرەسم دەبڕۆسێ بەسێ تەلاقمە ئەو مشکلێ یا مثلا من ئەڵێ فلاشمێ بۆم کڕی من پارەم پێ نییە مەعاش نییە حاڵەکەم ئاوە ژیانەوە ئەڵێ هەر ئەمە پێ کاتە پێڵ ئاڵێ ئەمێ ئێمیژەڵم بۆم ناگرێت لەو حاڵە ئینسیجام دروستە بەڵام ئەگەر بێت و من قسەیکی خۆش بۆکەم ڕۆژێ برادێت تەلەفۆنی مامۆزاتمانە دیزاهۆکەمان تۆراوە مناڵەکەی بردوێت ئەو کسەتیۆ خریکە شێتە بێ بۆ مناڵەکەی ئەمانە ئێوەڵا باشە ئیشەڵا خوا یارمەتیمان بە زاوا باوەخۆنەکەینەوە ئێستا ینی حتا وەکو جەنابەت فەرمووجاری وایە پیاوەکە ئەتوەریە پیاوەکە دەرەکەن کاک شاخەوان حەزەکەم ئەنی تۆ بە ئەزمموی تو بەرکەوتی زۆرت هەیە لەگەڵ کەیسەکانە یعنی ئەو کێشانی کە ڕۆیان لە ناو خێزانانی ئێمە دڵنیام فاکتەر زۆرە هۆکار زۆرە بۆی کێشە هەبێ بەڵام دیارترین گرفتەکانی ئێمە لە کۆمەلگایە چییە کە خێزانەکانمان بیرۆدەن پێوەی و کە دێنە بەردەمی جەنابێ بۆ شەکۆ سکاڵا خۆی چەند فاکتەرێکەیە بەڕاستی فاکتەرێکەیە بڵین لایانی ئابووری لایانی ئابووری بەڕاستی لێسایە چکل لە کێشەکان کە بۆتە هۆی دروستکردنی کێشە ناو خێزانەکانە کەسەکە پاری پێنیە کەسەکە پاری پێنی خەرجی مناڵەکەی کات یا خێزانەکەی کات ئەما بێتە هۆی دروستبوونی دەمەقاڵێ ئەمە ڕۆژێک دوان سیان زیا ئەڕوا تاگاتەوەی ئیتر قسەی نەشیاو بەیەکتر بڵێن تا ئەوەی خوانە خواستەکە ئەوگاتە دەست بەرزکردنەوە لە یەکتر دواتری ترم کەسانە ناچارن پەنابوێرە بێن ئەمە بڵین فاکتەرێکیان بەشێکی تریان بەداخەوە خراپەکارانی ئەمریکانی پەیوەندیکردن و ئەو بابەتانێک لە سۆشیال میدیاکانە بەڕاستی پۆست دەکرێت بەداخەوە هەنێک لەو بابەتانی کە لە تیڤەکانی خۆمانە کە ئارزەکرێ هەنێکیان جاری وایە ئەبنە سەبەبێک بۆ ئەوەی کە کەسەکان بەلاڕێیا بڕۆن ئەمەش دووبارە بێتە هۆی دروستکردنی کێشە ئیتر بەڕاستی کێشەکان لێرە فرەچەشنن من دڵم زۆر بە شتێک خۆشە کە الحەمدولیلا توانم بەڵێمەوە بەدەستکەوت بە خۆمەزانم دەستکاڵەکار و تۆمەتبارکێنە ئەم دایرەیە ئێمە ئیشمانەوەی کە یاسا جێبەجێکەین ئیشی منەوە نییە کە دانیشتم شتەکان بکەم بە شخصی ئیشی منەوەیەکە لە هەچ مەرحەلەیەکە بتوانم پێش بێ بە سکاڵاش ئەگە بتوانم کێشەکە چارەسەکەم و دوایەوەش بێ بە سکاڵا کە یەنە لام ڕێزی کەسەکان بگرین بەڕاستی ئێمە بە فێری ئەوە بین کە ئێمە ڕێزی کەسەکان بگرین چکە لاخیرا ئەمە هەڵەشی کردبێت هەر ئینسانێکە
زۆر دڵخۆش بووم و لەخوا بەزیابێ زۆر کات من و هاوڕەکانیشم کەسانێکە بینەوە کە لە دەرەوە لە بازار لە شوێنێک تر جاری وای لە شارێکی تر یەکترە بینەوە یەت بەرە ڕوود مەرحەباییتەکە مەرحەباییتەکە دڵی پێت خۆشە کە قسەیەکت لەگەڵا بکاتەوە بۆ لەبەروی کە تۆ لە کاتێکە یارمەتی داوە ئەو لە کێشەیەکا بوو لە کێشەیەکا بۆ خۆت ئەزانین کاتێک ئینسان ئەکوێتە کێشەیەکەوە بەتەسکیە بینێ چواردۆری خۆی نبینێ شێوازەکە چواردۆرەکەی تۆ ئەتوانی هاوکاریکی تۆ ئەتوانی ڕێگای یاسایەکانی پیشانبەی دەستخۆشی وای سەلامەتیتان بۆ خوازم ئەرکێکی پیرۆز جێبەجێکەن خاتۆ ڕاست بۆ دواپرسیارێ مەلای جەنابتووە سواسی شتەکەم کە بە درێژایی پرۆگرامەکە لەگەڵمان بوویت ینی قسێکی تۆ بەر لە تۆماری پرۆگرامەکە سەرنجی ڕاکێشان کە باسیەوەت کرد ئەگەر بەڕۆبەتی بەرەنگار بنەوەی تونند و تیژینەوەی ڕەنگە زۆر خێزانە وایە لێکەڵۆشێنەوە ڕەنگە زۆر مەترسی لەسەر تاکی ئەم کۆمەڵگایە هەوەیە بەڵام ئێمە زۆر هەوڵمانداوە بۆ ئەم ئاشتی و ئارامیە بپارێزین بەڵام بە گیانی خۆتان قوربانیتان بۆ مەداوە شەیدتان هەیە بریندارتان هەیە پامی کۆتایی چییە چیەڵی بە خێزانەکان و داواکاری چییە بۆی کە ڕۆڵی ئێوە لە کۆمەڵگای هەمیشە بەرز منرخێندەوە نادیدە نەگیرەوە بەڕاستی بزانن کە وەکو کاکشاخەوان ئاماژەی پێدا کە شەو ڕۆژتان خستۆتە سەرێک بۆی کە خێزان و شیرازی کۆمەڵگای کوردی وەک خۆی بمێنێتەوە. بێگومان دەستی ئێوە خۆش بێ ماندوو نەبن کە توانیتان تا ڕادەیەکی باش هەوڵ و هەمەتەکانمان بخەنە ڕوو هەڵبەتە ئەوەی کە کاکشاخەوان باسی کرد ئەوە نمونەیەکی زۆر کەمە هێشتا لەوە زیاترە ئیش و کارەکانی ئێمە و ئێمە ویستم ئاماژەیەک بەوە بم ئەو پەڕاوانەیەکیان ئەو کەیسانەی کە چارەسەریان کردە بە دەستخۆشیەوە لێکۆڵەرەکان پێش ئەوەی کە یعنی نەچۆتە لای دادوەر نزیکەی 2000 دۆسیەمان چارەسەر کردووە بەبێ ئەوەی یعنی بوو بێتە سکاڵا و بچوو بێتە لای دادوەری بەڕێز کە ئەمە دەستکەوتێکی زۆر باشە بەڵێ بێگومان ئەگەر ئێستش ئەیڵەمەوە ئەگەر ئەم بەڕێوەبەرایەتیانەی بەرەنگاربوونەوەی توندتیژی نەبووایە هێڵی گەرمی ژمارە 190 نەبووایە توندتیژیەکان زۆر زۆر زیاتر دەبوون بگرە لەوانەیە حاڵەتەکانی کوشتن و ژمارەکەی تۆش بۆتە هێڵێکی گەرم بەڵێ من لە خزمەتام هەموو کاتێک ئەمانە هەمووی بوونەتە ینی کاری باش کە توانیومانە وێڕای ئەو کەم و کورتیانەی کە هەمانە لەسەرشانە کەمی میلاکە کەمی پێداویستی ترە هەر توانیومانە ئێمە برەو بە کارەکەمان بین و تا ڕادەیەکی زۆر باش بێجگە لەم ئیشانەشی کە کردومانە ئێمە چەندین چالاکیمان هەیە چەندین هەڵمەتی وشاریمان هەیە لە ناو ناوەندەکانی خوێندن لە ناو زانکۆپەی مانگاکان بۆ هوشیارکردنەوەی تاک بۆیە پەیامی من بۆ تاکی خێزان هەوڵ بن کە هوشیار بنەوە لە بوونی یاساکان لە بوونی ئەو مافانەی کە خۆیان هەیەە و گفتوگۆ و ڕاوێژ لە بینی خۆیانە هەبێت مەرجنیە بۆ هەموو کێشەیەک ئێمە دەرگامان کرابێتەوە بێن بۆ لای ئێمە ڕاستە ئێمە لەگەڵیانان بەڵام لە کێشە زۆر سادەکانە پێویست ناکە لە ماڵکی خۆتان بێنن دەرەوە کەسی سێم تەداخولکە بەڵکو خۆیان چارەسەری کێشەکانی خۆیان بکەن. کاکشاخەوان حەزەکەم تۆش زۆر بە کورتی وەکو لێکۆڵەرێک وەکو ئەفسەرێکی بازبوون قسەیەکی کۆتایی پەیامێکی کۆتایی ئامۆژگاریەکە دەیە فەرموو. زۆر سپاس دووبارە ئەوەی مەبەستمە بیگەێنم بەڕاستی بۆ هەموو هاوڵاتیان بۆ خەڵکی وڵاتەکەمەوەیەکە تکای ئاگادار بن شەرت نییە بۆ نمونە باوچێک ڕسمی کچەکەی بینێت یاخود برایەک ڕسمی خوشەکەی بینێت یەکسەر تاوانباری کات یەکسەر بڵێت تۆ ئەم کارت کردووە ئاگادار بین کە ئێستا سەردەمی ئایە بەڕاستی زۆر شت هەیە دروستەکرێ هەم لە سەوت هەم لە ڤیددیۆ هەم لە ڕسمەکان کە بڵاوەکرێتەوە بۆیە دەستگایکی واهەیەک ئێمە توانین هاوکار بین ئێمە توانین وەکو خزم و کەسی ئێوە بین ئەتوان پەنامان بۆ بێنن ئێمە بتوانین ڕاستی دروستی بابەتەکان یەکلایی بکەینەوە نەک بە توموتیژی بەڕاستی تر هیوادارم کەمترین توموتیژی ببینین کە وتوانین چارەسەری ئەو کێشانەش بکەین کە خەڵک ئەوە ئێمە لێ هێشتا کەیس و شت ناتۆ خۆشبەختانە کەیسیەت و ئەڕوات کاتی بۆ نیە جاری وایە سەحەسی بەیانی چواری بەیانی بە کەیسمان بۆیێت تا ئێستا الحەمدولیلا باش ئەمڕۆ سەرکەوتووە. لە کۆتایی بەرنامەی سۆراغدا دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کە دەبێت ئێمە پیاوان ڕەچاوی مافی ژنان بکەین وە ژنانیش ڕەچاوی مافی پیاوان بکەن و پێکەوە بە یەکسانی لەم کۆمەڵگایەدا بژین و زۆر هیوادارم کە ئارامی خێزانەکانمان لە پێشینی هەموو شتێک بێت چونکە خێزان گرنگترین شتە
دەبێت ڕەچاوی مافی یەکتر بکەین دەبێت هاوکاری یەکتر بکەین تاوەکو بتوانین بە ئارامی بژین خێزانێکی تەندروست و جوانمان هەبێ ئەگەر چی لەناو پرۆگرامەکە گەیشتمە و دەرەنجامەی بەداخەوە هێشتا توندوتیژی بەرامبەر بە ژنان ماوە هێشتا بەشێک لە ژنان مەترسی لەسەر ژیانیان هەیە بەڵام لەوە گرنگترەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکان بوونەتە چەترێکی ئارام بۆ ژیانی ژنان و بوونەتە لانە و هەوێنێکی ئارام بۆ ژنانی کە مەترسی لەسەر ژیانیان هەیە ومێدەوارم کە هۆشیاری کۆمەلگا بگاتە ئاستێک هیچ کام لە پیاوان یاخود لە ژنان توندوتیژی بەرامبەر بە یەکتر نەکەن و پێکەوە بتوانین بە ئارامی و بە ئاسوودەی بژین سوپاس کە تاکو ئێستا بینەری سۆراق بوون